ئەو حەڵەبەی جاران بازرگانەکان شەو ڕۆژیان تێدا بەسەردەبرد ئێستا جگە لە دەنگی باروت و بۆمب و لاشەی بەجێما و نووزەی ژیانی تێدا بەدی ناکرێت چونکە ماوەی 3 ساڵە ئێرە بووتە چێڵگەیەکی باش بۆ تاقیرنەوەی چەکی ڕووسیەکان. شاری حەڵەب دەکەوێتە باکووری سووریا سەردەمانێک پایتەختی بازرگانیە وڵاتە بوو بۆ خۆی ناوبانگێکی باشیە بوو بەتایبەت سابوونی حەڵەبی بەڵام ماوەی 3 ساڵە ئەم شارە هێرشەکانی رووسیا و سووریا وێرانیان کردو و هاوکات ماوەی 45 ڕۆژە لەژێر گەماروی هێزەکانی ڕژێم و پشتیوانانیدایە. بەپێی ئامارەکان بۆی بەردەوامی هێرشە قورسەکان لە 22 تەمموزی 2012ەوە تاکو ئێستا بۆ سەر حەڵەب 1,500,000 کەس ناچار بوون ڕوو لە ناوچە ئارامەکان بکەن. مەزەندە دەکرێت کە نزیکەی 300,000 هاوڵاتی مەدەنی لە 22 ناوچەی گەمارودراوی ژێر کۆنتڕۆڵی ئۆپۆزیسیۆن دەژین و بۆی بردمانە چڕەکانەوە ئەو ناوچانە بوونەتە کەلاوە. لە کاتێکدا خەڵکی ئەو ناوچانە هەوڵ دەدەن ژیان لە ناو کەلاوەکان بەسەر ببەن بەڵام هەلیکۆپتەر و فڕۆکە جەنگیەکانی ڕژێم بەردەوام لە ئاسمانی ژمارەیەک گەڕێکی چۆڵکراوی حەڵەب دەبینرێن و جێی ناهێڵن. الله أكبر. لەو ماوەی دوایدا فڕۆکە جەنگیەکانی رووسیا بە بۆمبی کاولکەر هێرشیان کردە سەر ناوچە سڤیل نشینەکان و نەخۆشخانە گەڕۆکەکانی ژێر کۆنتڕۆڵی ئۆپۆزیسیۆن. بۆی ئەو هێرشانەوە بەو جۆرە بۆمبە بوو هۆی بەرزبوونەوە و زیادبوونی وێرانکاری ناوچەکە و تەقینەوەی بۆ ڕیاوی سیستەمی تۆڕی ئاوەڕۆی ماڵان و تین و مانەوەی چەندین گەڕێکی شارەکە. بەهۆی ئەو بردمانانە زیانێکی زۆر بە سیستەمی تۆڕی ئاو و کارەبا گەیشت و خەڵک لە ترسی هێرشی ئاسمانی لە شەودا تەنانەت گڵۆپی ئۆتۆمبیلەکانیش داناگیرسێنن بۆهۆی ئەوەی لە کاتی داگیرسانی گڵۆپی ئۆتۆمبیلەکانیان دەبنە ئاماجی فڕۆکە جەنگیەکان. هاوکات بۆی ڕێگەنەدان بەگەیشتنی خۆراک و خواردەمەنی پێویست بۆ ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی ئۆپۆزیسیۆن لەلایەن خاڵەکانی پشکنینی سەربڕژێمی ئەسەد ڕەوشی ژیانی خەڵکی حەڵەب کە خانوویەکیان بەساغی نەماوە زۆر ناخۆش و بە سەختی دەتوانن بڕۆنە دەرەوە بۆ دابینکردنی بژێوی ژیانیان. ئیسماعیل محەممەد دانیشتووی گەڕێکی فیردەوز لە حەڵەب ئاماژە بۆەوە دەکات ماوەی 3 مانگە گەمارۆ دراوین لە سەرەتای مانگی ئەیلولی ڕابردوو بۆ ماوەی 1 هەفتە گەمارۆکە لەلایەن هێزەکانی سووریاوە هەڵگیرا بەڵام بۆی هێرشی چڕوپڕ لە ناوچەی ڕامووسەوە لە بەشی باشووری شارەکەەوە دووبارە گەمارۆ دراینەوە. محەممەد گوتیشی بەهۆی گەمارۆکەوە بە زەحمەت خۆراک و خواردەمەنیمان پێدەکات و شیر و نان دەست ناکەوێ. پێشبینیەکان بۆ ئاسایکردنەوەی دۆخی ئێستای حەڵەب ناکرێت چونکە کلیلی وەستانی شەڕ لای رووسیا و ئەمریکایە و ئەوانیش پەیوەندیەکانیان لەو پەڕی ئاڵۆزیدایە بۆیە خەڵکی حەڵەب ئێستا جگە لە وڵاتن لەو ژیانە تاڵە بیر لە هیچی تر ناکەنەوە.